سەبارەت بەما کاک ڕژین بەخێر بن بەڕێستان بەڕێوبەری بەرەمێنان و پەسەندکردنی بنەتەوە لە وەزارەتی کشتتوکاڵ بڵاوبوونەوەی سنگ تا چه ئاسێک کاریگەری لەسەر بەرەمی کوشتتوکاڵی کردووە؟ پێشەکی زۆر سپاس تەوان بەداخەوە بەهۆی وشکە ساڵیەوە بەشێکی زۆر لەو زەویانەی کە چێندرا بوون بە گەنم لە ناوچوونیان بڵێن نەگەیشتینە مەرحەلەی بەرهەم ئەوە وا دەکات ئەو کەمیەی کە مێرووی سن و چیسەڵە کە بڵاو دەبێتەوە زیاتر دەچێتە سەر ئەو زەویانەی کە بەرهەمەکەیان پێگەیشتووە ئەوانەی کە بە ئاودانی تاواکاری بەرهەمەکەیان پێگەیشتووە. طبعی ئێستا لە کاتی ئێستادا نەگەیشتینە ئەو مەرحەلەی کە بتوانین بە دەرمان بیرشێنین لەبەرەوەی ئێستا هەر لە راپۆرتەکەش ئاماژیان پێکرد دەبێت گەنم بگاتە مەرحەلەی شیری. طبعا پێشی دەست بە ڕشان بکرێت یان بڕیار بدێت لە ڕشانی گەنمەکە ئەمە تیمەکانمان تیمی پسپۆرن طبعا مەسحی هەموو زەویەکان دەکەن بۆی بزان جەدوای اقتصادی هەیە بۆ ڕشانەکە یاننا لە حاڵەتێک ئەگەر جەدوای اقتصادی هەبێت ئەکید 100% دەرمانیان پێ دەدرێت بۆ ڕشان و هەر بۆ زانیاری براجوتیارەکانیش ئێمە 2 ساڵ پێش ئێستا عینەن ئەو مشکلەیەمان هەبوو لە هەندێک لە چێلگەکان بەبێ بەرامبەر ئەم دەرمانە بەسەریاندا بەشکراوە بۆ ئەم ساڵیش ئەگەر بگەینە حاڵەتە چیوە کە بزانین یعنی جەدوای اقتصادیەکەی وایە کە بیرشێنی باشترە ئینشاڵە بڕیارێکی لەو شێوەیە دەدرێت بەبێ بەرامبەر یاخود بە نرخێکی زۆر کەم بەسەریان دابەش بکرێت. زۆر باشە زیانەکە زۆر بووە ینی تاوکە ئێستاکو باسم کرد ئێستا ناتوانین تهدیدی زیانەکە بکەیت لەبەرەوەی ئەسڵەن گوڵە گەنمەکان نەگەیشتونەتە مەرحەلەی ینی دەنکە گەنمەکان نەگەیشتێتە مەرحەلەی شیری ناتوانی بڕیار بدەیت کە زیانەکە زۆرەیان کەمە ئەوە یەک دووش مەسحەکە بە تەواوەتی نەکرایە بۆی من پێت بڵێم لە مەتن مڕەبعێک ئەوەندە مێرووی سن هەیە پێویست بە ڕشان دەکات یاننا. باشە کەمی بارانبارێک تا چەند کاریگەری لەسەرمان طبیعی ئەکید مە بەنسبەت وەزارەتی کشتتوکاڵ هەرێمی کوردستانمان دابەش کردووە لە بۆ 3 مەنتەقە خەتی بارانی مسۆگەر و مامناوەند و کەمبارە بەداخەوە ئەم ساڵ هەتا ئەوەی بارانی مسۆگەریش بوو بارانەکەی زۆر کەمتر بوو لە چاو ساڵانی پێشوو و ئەو مەنتەقانەی کە بارانیشان ینی بارانی باشیان لێ باریوە بارانەکەەوە نەبووە مەثەلەن احتیمالە دەڵێن 250 ملم باریە بەڵام کە میثال ینی کە نمونەوا دەڵێن بەڵام ئەو 250 ملمە لەوانەیە بە 15 یان 20 باران بارین باریوە ینی وەی کردووە زەویەکە و دانەوێڵەی گەنم زۆر استیفادە استیفادەی لێ نەکات بە تایبەت لە بیدایەتی چاندن یاخود پێش چاندن کە بە زمانی فەلاحی پێ دەڵێن ڕەباس یعنی باوەڕ ناکەم 20% زەویەکانمان بە باران ڕەباس کرابن ئەوە هەمووی تەسیری هەبووە لەسەرەوەی کە بەرهەمی گەنم بۆ ئەم ساڵوەرە و هێشتا نەگەیشتونە مەرحەلەی حەساد بەڵام بە دڵنیاییەوە کەم دەبێتەوە لە چاو ساڵانی پێش وەرزی بارانبارین کۆتایی هاتووە هێشتا زۆر بڵێن بەنسبەت بزانە ئەمە ئەویش بە جێرەی زانست تەقسیم کرایە بەنسبەت مەحسوڵی گەنم بارانبارینەکان طبیعی بارانی بیدایەت پێش چاندن ئەو لە هەمووی گرنگترن. ئێستا گەیشتونە مەرحەلەیە هەندێک لە منتەقەکانمان بەداخەوە ئەگەر 1000 ملم بارانیش ببارێت تازە گەنمەکە پێڕاناگات هەندێک لە منتەقەکان لە مەرحەلەی ئیمتیلائی حەبەینە ینی لە مەرحەلەی چینە ئەو دنکە گەنمە پڕ ببێت ئەوە پێویستی بە بارانبارینە یعنی 10 ڕۆژ 15 ڕۆژی تر ئەگەر بارانێک ببارێت ئینشاءڵڵا ئەکید تەسیری زۆر ئیجابی دەبێت لەسەر زیادبوونی وەزنی دەنکەکە هەندێکیشیان ینی هەندێک منتەقەی زۆر کەم نسبەکە زۆر کەمە باشە الحەمدوللا ینی خراپ نییە خاستن منتەقە چیاییەکان بەڵام بەداخەوە لە منتەقە چیاییەکانیش مەساحەی چاندن بە گەنم کەمە زیاتر ینی باخن ڕاستە کەمی بارانبارین قەرەبووە کرێتەوە بزانە مۆزوعەکە تۆزە معقەد و دوور درێژە باش هەموو جیهان تووشی ئەو گەرمبوونی زەوی بۆ گلۆبال وارمینگ ئەمە جارێکی تریش باسم کرد زانست پێمان دەڵێ لە هەر دەرەجەی حرارە 1 دەرەجە بەرز بێتەوە گۆی زەوی 25% بەرهەمی کشتتوکاڵی لە دەست دەدرێت ئێمە وەکو هەرێمی کوردستان لە
زۆر ینی کە سێکتەری کشت و کاڵ لە زۆربەی بەشەکانی کشت و کاڵ توانیتمان ینی وەکو بڵێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو گۆڕانی کەش و هەوایە بەنسبەت بەرهەمی گەنم ئێمە بە خۆشحاڵیەوە لەو کابینەیە ژمارەیەکی زۆر لە پۆند لە سەد دروستکران لە هەموو هەرێمی کوردستان ئەوانە دەتوانین ینی لە یەک دو ساڵی داهاتوو ئینشاءالله ئاوی ئەو پۆند و سەدانە بەکاربهێنین وەکو ئاودانی تەواوکاری طبیعی ینی ئینشاءالله بەرنامەی زۆر بەقوت هەیە بۆ ئەوەی بتوانین ئاوی ئەو پۆند و سەدانە بگەینە زۆربەی زۆری ئەو زەویە کشتتوکالیانەی کە بە بەرهەمی گەنم چێنراون بۆ ئەوەی بتوانین قەرەبووی ئاوی ئەو بارانە بکرێتەوە لە ئێستادا زیاتر ئەوانەی کە ئاودانی تەواوکاری دەکەن پشتیان بەستۆ بە ئاوی ژێرزەوی بەداخەوە ینی ئەوەش شتێکی زۆر باش نییە لەبەرەوەی ساڵ بە ساڵ ئاستی ئاوی ژێرزەوی دادەبەزی لە هەرێمی کوردستان ینی ئەوەی باسم کرد ئەو پۆند و سەدانەی کە دروست کرایە ئەوە هەدەفی ئەساسی لی ئەوەیە کە بتوانین ئاودانی تەواوکاری بکەین لە بۆ ئەو زەویانەی کە بە گەنم چێنراوە باعتیبار بەحسوڵی ڕئیسیە بەرهەمی ئەم ساڵمان پێشبینیەکەی چۆن بەخواد پێشبینی ینی تۆزێک زەحمەتە ئێستا پێشبینی بکەیت لەبەرەوەی وەک باسم کرد هێشتا هەندێک منطقە چاوەڕێی بارانی بەهارەینە ئەگەر بارانی بەهارەمان باش بێت هەروەک باسم کرد ئیمتیلای حەبەکە هێشتا چاوەڕێ بکەین هێشتا ینی بۆ هەندێک منطقە بەداخەوە ینی وەکو جنوبی ینی باشووری هەولێر ئەوە بەداخەوە ئێستا هەرچەند بارانش ببارێت قەرەبووی ناکاتەوە بەڵام هەندێک منطقە چیاییەکان بارانی بەهارە تەسیری زۆر دەبێت و ئینشاءالله بارانی بەهارەمان باش بێت بۆ ئەوی بتوانین ینی ئەکید کەمتر دەبێت لە ساڵی پار بەڵام بتوانین ڕێژەکە یان ڕێژەی کەمبوونەکە زۆر نەبێت باشە ئەمە بۆ دەخڵودان و بەرهەمی با بڵێن گەنم و جۆ بۆ بەرهەمەکانی تریش کێشێکمان بۆ دروست نابێت مەبەست یان لەکەمی باران بەڵێ طبعی کە باران کەم دەبێت کە بەفر کەم دەبێت حتا کانیەکانیشمان هەر لە راپۆرتەکەش ئاماژیان پێدا حتا کانیەکانیشمان ئەو ئاوە زۆریان نابێت بیرەکانمان ئەو بیرانەی کە بەکاردەهێنێت بۆ ئاودانی تەواوکاری بۆ هەر بەرهەمێک بێت جگە لە گەنم ئەوانیش ئەو ئاوە زۆریان نابێتن بۆی بتوانن لە هاوین ئاودانی خۆیان پێ بکەن بەڵام لەو ینی پێشەستەش باسم کرد ینی لە جگە لە گەنم لە زۆربەی مەحسوڵەکانی دیکە یان بەڕاستی ئەگەر بەو ئەوەیە بەکەوەی باسم کرد کە ئەگەر یەک دەرەجە حرارەی گۆی زەوی بەرز ببێتەوە 25% لە بەرهەم لە دەست بدەین ئەو وەختی حاڵمان زۆر خراپ دەبن بەڵام چونکە هەمووی بە پلان بووە ینی هەتا ئێستا وەزعمان باشە لە هەموو بەرهەمەکانی دیکە ئێستا تەزدیرمان هەیە لە بۆ دەر ینی هەناردەکردنمان هەیە لە بۆ دەرێ لە زۆربەی بەرهەمەکان بەڕێز سەندازیار ڕژین سیق بەڕێوەبەری بەرمێنان و پەسەندکردنی بنەتۆ لە وەزارەتی کشت و کاڵ سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن